وەکو نەریتێکی لیژنە هاوبەشەکان یەکێکە لە ئەو هەڵمەتە هاوبەشانەی کە بە بەشداری چەندین لیژنە ئەنجام ئەدرێەوە. ئێستش خۆتانە بینین کە لە سەرەتاوە هەموو ئەو شوێنانەمان بەسەر کردوێتەوە کە خزمەتگوزاریەکانیان پێشکەش بە هاوڵاتیانەکەن و پەیوەندیان هەیە بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە کە لێرەدا خواردن خواردنەوە و کۆمەڵی خزمەتگوزاری تر پێشکەش بە هاوڵاتیانەکرێ، هەر لە فرۆشتنی گۆشت و نانەوە و مەتامەکان و کافتریاکان و ئۆتێل و مۆتێلەکان و شوێنی مانەوە حوانەوەی هاوڵاتیان و گەشتیاران. ئێمە سەرجەم ئەو شوێنانەی کە هاتۆتە بەردەستمان لێرەدا ڕووماڵی ئەەکەین و هەڵمەتەکەمان هەموو شوێنێک گەگرێتەوە. ئەو شوێنانەی کە پابندن ئێمە دەستخۆشیان ئاراستاکەین هەر لە ڕێگەی جەنابتان و لە ڕێگەی شاشە و کامێراکانی جەنابتانەوە سوپاسیانەکەین دەستخۆشیان دەیەکەین. ئەوانەشی کە سەرپێچیان هەبێ ئێمە سەرپێچەکانیان لەسەر تۆمارەکەینەوە پسڵەی ئامادەبوونیان بۆکەین بۆی بەپێی بڕ و قەبارە و بەپێی جۆر و کاریگەری ئەو سەرپێچیە سزای خۆیان وەرگرت. ئێمە ئامارەکانمان لە کۆتایی مانگا بڵاوەکەینەوە لە ڕێگەی پەیج و سایتی ڕسمی قایمقامێت و ئامارێک ئاشکراکەین بۆ سەرجەم ڕاگەیاندنەکان و ئەوەی تیان ڕاگەینین کە چەند شوێن لەسەر پابند نەبوون لە بەڕێنمایەکانەوە داخرابێت لەو ئامارەدا بەڕوونی دەردەکەوێت.